الله 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 والله نازانم والله بتصاب نفس بديارة براسته والله وبالله وتالله تاو نفس حقه أو كباوري بيني وإمكانيك سري لقرآن حديث زور للناس لقرآن نهائيا باسي تاوزاري تانية جناح بلين لقرآن تيايت هندێک دەڵێن کاکە من بە چاوی خۆم بینیمە گوتێتی ئەو شتە جوانە یەکسەر شتەکە تێکچوو أشتم بالله جناحي جوري بلين خوا إنساني كي بتاو بيسي دروس كردو علم دەڵێ چاوزار هەیە یاخودنا ئەوەی کە ئێمە باسی دەکەین چاو پیسە چاو زارە یان چاوی لێزەرە هیچ بنەمایکی زانستی نییە و تا ئێستا نەش سەلمێنراوە. ئەو کەسەی کە پێی وایە چاوپیسە بابێ من بەخشیشی ئەدەمێ بابینی بە تەحەداوە بابێت چاوێک لە من بدا. بڕوات بە چاوزار هەیە بڕوات پێی هەیە تۆ بڕوات پێ بڕوات پێ تۆ بڕوات پێ تۆ بڕوات پێ پێت نییە پێت هەیە پێم نییە بڕوات پێی هەیە بڕوات پێی هەیە. چاو نەفەس لێتان نەدا برا ئاگاتان لە خۆ لە ژوورەوە برادێک گوتی زۆر قۆز بووی تۆ بڵێ چاو نەفەسی لێدا بم بەڕاستی چاو نەفەس هەیە خەڵکێکی زۆر باس لە چاو نەفەس دەکەن هەر حالەتێک ڕوودەدا دەڵێن چاو نەفەسە ئەم جارە لە بەرنامەی چ باسە بە دوواداچوون بۆ دیاردەی چاو نەفەس و بوون و نەبوونی چاو نەفەس دەکەم قسە لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ مامۆستایانی ئاینی لەگەڵ پسپۆڕان دەکەم با بزانین سەرەتا خەڵک و موسڵمانان چی دەڵێن. بڕوات بە چاوزار هەیە بڕوات پێی هەیە تۆ بڕوات پێ بڕوات پێ تۆ بڕوات پێیە دیتیتم بەسەرم هاتیە بەسەر کەسی بەرامبەریشم هاتیە بە چاوزار تێگەیشتی تۆ بڕوات پێی هەیە بڕوات پێ تۆ بڕوات پێ پێت نییە پێت هەیە پێم نییە بڕوات پێی هەیە بڕوات پێی هەیە کەوایە ئەگەر ئەمە کۆی کەینەوە لە چەند کەس دوو چار شەش کەس چوارتان بڕواتان بە چاوزار هەیە بوونی چاوزار هەیە بەڵام دووتان بڕواتان پێی نییە لەبەر چ بڕوات بە چاوزار هەیە بە چای خۆت بینی ئەم بە چاو خۆدیتم بەسەیا بەسە خۆشم هاتێ چۆن ڕووداوەکەم بۆ بچێ ڕووداوەکەوەی بەسەر عاجسە هەوان دام نەخۆش کردی ینی زەعیب بووە چمەکن پیاوچاکە گوت چاوزای لەسەر پیاوچاکە وتی بەس نەتبینی کە چاوزارەکەت دەردەچیلێک لەو کەسە لە منداڵەکەت ئەو شخصانەیە کە دەزانم کە چاوم پیسە هاتوشم نەکردی نەخۆشم نیە منداڵەکەم ڕەک بەرچاوە لێی دای باشە هەیە خەڵکێک حەسوودی بە کەسێک دەبا لە هەموو قەوم و نەتەوە و ئاینزایە پەیوەندی بە ئاین نییە حەسوودی بە زۆری لە ڕێگای دینەوە باسی چاوزار کراوە وەکو چەند حەدیثێک هەیە کە باس کراوە ئەجا ئایا مەوزوعە ئەوە بزەبەتە من تاکید نییە لەو حەدیثانە باشە هەیە لەسەر دەرێ حەقا چاوزار حەقا هەیە دەرێ حشتی دایەتە ناو مەنجەرێ يعني سري دبر باشا بس يعني آياتك هي يعني آياتك القرآن في روسات ودر قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا يعني إيش تكن بسرنا إلا إخوانا بريان إخوي لسرنا به يعني تاوزار بهستر لا بريان إخوة يعني تاوزار إيش وكو كشتنا وكو ليداني شخص هيدا تواني بتكش شخص هيدا تواني ليد أو تاوزار مروفا كدرستي لك يا أخوة قيداوا نعم أخوة خلقي كتير تو ضليت منش بروابين لبروي زانە ئەمە قەزا و قەدەرش ناکردە چاوزە ئەتووە کە احتیمال خستە سەرعەب دەچی ترسای لۆ نونە سیارێکە سیارش جوانێک ئەگەرت خۆت نەسپات بەخوای ئەوە کە لە سەخوای نەبوو هاتە دەرێ گۆتفران کە ساوزار نێدا خوای گەورە لە ئەمانەتی خۆ لات دەدا دەتێختە سەر ئەمانەتی عەبدی یانی خۆت يعني هەر مرۆڤێک ئەگەر بترسێ خراپە لەوانەیە چاوزارشکی لەبێت چاو حەسادەت هەیە لەوانەیە تۆ چاکەتێکی جوان دەبێت حەزم لێ هەمن هەمبی باشە کە کەسێک مامانەوە نییە چاوزار کەسێک دێتە ماڵت دەڵێ ماشەڵڵا یان زۆر جار هەیە ناڵێ ماشەڵە دەڵێ ئەو ماڵە جوانت هەیە ئەو پارە باشەت هەیە یان ئەو سیارە جوانت هەیە ترسن لێی دەبیرەوە هیچ ئەبەت لەبەرەوەی من کە بەیانیان دێمە دەرێ خۆ دەست پێرم بەخوای ترسم لە هیچ شەش بەسەر بێ قەزاقەت دەرێ منداڵەکەم بەزای چیە ئەوە احتیمال یەخستنە سەرخۆی ترسە زۆرینەی خەڵکی کوردستان زۆرینەی موسڵمانان بڕوایان بە چاوزار هەیە بە چاو نەفەس هەیە دەمەوێت بزانم چاوزار لە سەردەمی ئیسلام
هاتووە یاخود لە پێش سەردەمی ئیسلامیش چاوزار هەبوو. بێگومان چاوزار زۆر کۆنە مێژوەکەی دەگەڕێتەوە میسری قوداما باوەڕیان پێ هەبووە کلدانیەکان ئیغریقیەکان یۆنانیەکان اینجا دواتر پاشماوەی ئەوانە بۆ مجتەمەعی ئیسلامیەکانیش ماوەتەوە لە قەدیمەوە هەبووە بۆیە خەڵکێکی یعنی لە زیاتریش لە مجتەمەعاتی جاهیلی گەشە دەکا ئەو باوەڕبوون بەو چاوزارە زانایان سەبارەت بە چاوزار سێ ڕایان هەیە هەموو دنیا بۆتە سێ بەشێکیان پیانوەیە چاوزار هەیە و ئینسان مرۆڤ دەتوانین لە ڕێگای چاوەوە کاریگەری دروستکە لەسەر بەرامبەرەکەی ئەمانەش دوو جۆرن بەشێکیان کە زۆرینەی مسلمانانن پیانوەیە کاریگەری دروستەکە بەس لیان بپرسی کاریگەریەکە چۆنە و کاریگەری ئەو چۆن دروستەبی دەین وڵی نازانین بەس دەزانین هێتی ئێستا بڕۆ عامبی خەڵک لۆ دیوانی لەگەر بکە دەرێ هەیە مامۆستایانی ئاینیشیان لەگەردابی بەشێکی زۆریان دەرێ هەیە بەس نازانین ئەو کاریگەریە چۆنە بەشی دووەمینیان کە ئێستا لە ڕۆژ ئاواش بوونیان هەیە پیانوەیە لە ڕێگای هێزی کارۆمۆغناتیسیەوە ئەوانەی ممارەسەی علومی پاراسایکۆلۆژیەکەن دەتوانن کاریگەری دروستکەن بەشی دووەمین پیانوەیە لە زانایان پیانوایە چاوزار هیچ بوونی نییە ئەمە خوڕافاتێکە و ئەساتیر الئەوەلینە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە ئەوەی کە هەیە حەسادەت لە قورئاندا سەلمێنراوە ئەبێ باوەڕمان پێیابێ وەکو سیفەتێکی شەیتانی لە ناخی ئینساندا بڕوان بە چاوزار نییە بڕۆن بە چاوزار نییە بەشی سێهەمین پیانوایە کاریگەری دەبی نسبیەن بەڵام ئەمە کاریگەریەکی نەفسیە باشە مامۆستا تۆ ناترسەیەکە چاو نەفەس لێت بدایان لە مڵێن لە خێزان وڵی من تەحەدا دەکەم هەر کەسێک بتوانانی لەم کوردستان من بەخشیشی ئەدەمێ با چاوپیسێک بینی چاو لە مندا باشە بۆ چاو من بۆ لە وڵاتی ئێمە بەس فێربووین چاوپیس بەس چاو لە فەقیرە درێ بۆ چاو لە بێلگەچی نادان بۆ چاو لە ئیلۆن ماکس نادەن بۆ چاو لە هەموو دەوڵەمەند عیملاقی دنیا نادەن بۆ با کابرا دوو ئەنگوسیلێکی زێر لۆژنەکەی دەکری وڵات چاوی لێدام ئەی بۆ چاوێک لە زێرنگرانە نادن ئەو هەموو ئاڵتونە جوانە بەدارێواکە ئەوانە بەڕاستی ئیتیهامی خوا دەکەن بە نەعەدالەت ئەوانەی کە دەڕێن چاوپیس ئەتوانی زەربە لە من بدا خوا ئەو دەسەڵاتی نەدایێتە هیچ کەسێک بەس داوێتە خۆ لە ڕێی معنەویەوە بەس لە ڕێی مادی ئێمە ئەتوانین زیان بە یەکتری بگەین لە ڕووی معنەویەوە بەس تەنها نافع و ضار تەنها خودای گەورەیە بەر لەوەی من بەرنامەکە ئامادە بکەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەر لە ڕێی ئینتەرنێتەوە بە دوواداچوونم لەسەر چاوزار کرد هەر لە گوگڵ نووسیم چاوزار بە عەرەبی بینیم دایان مامۆستای ئاینی باز لەبوونی چاوزار و چۆنتی خۆپارێزی و بەرگریکردن دەکات بەشێرە زۆریان باسییان لەوە دەکرد چاوزار لە قورئانەوە هاتووە یعنی سەرچاوەکەی لە قورئانە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلمی لەسەرە مامۆستا شەماڵ یەکێکە لەو کەسانەی کە پشتگیری بۆ چوونی بوونی چاوزار دەکات لێرە کتێبێکی زۆر دەبینم لە مەکتەبەکەی کتێبخانەکەی مامۆستا شەماڵ سڵاوت دەبێت خۆشەویست عالم الجن والشياطين باسی سحر جن جادو دەکرێت چت دێ وەرگرتووە لەوەی کە ئەوەندە ئێوە یەقینن لەوەی چاو نەفەس هەیە مەزدەری شریعەتی ئیسلام کتاب و سنەتە هەردووشیان هەر کتابە کتابی خوای پەروەردگار و ئەو کتابانەی کە نووسایەوە لە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئێمە کۆمەڵێک موسنەد و کتابی صحیح حەدیسن هەیە لە قورئاندا بە دروستی باسی چاو نەفەسیا کرا کە بڕوانە پێ هەیە وەیکاد الذین کەفەروا لەیوزلقونەک بئەبصارهم زۆربەی عولەمای تەفسیرە فەرموون بئەبصارهم یعنی بأعیونهم خوای پەروەردگار فەرمێ کافرەکان ئەویست لە ڕێگای چاوە ئەزیەتی پێغەمبەر بدەن و شکست بە پێغەمبەرایەتەکەی بینن کەەوە عەقیدەیەکی لە مێژینەی خەڵکە کە بڕوان بە چاو نەفەسە بووە بۆ قورئانیش ئینکاری لێ ناکا و ئیسپاتێک هاتوو کەوەی کە کاریگەری هەیە و حەدیسیش زۆر بە صحیحی لە صحیح مسلم و بوخاری خوای پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم إن العين حق فەرمێ چاو نەفەس حەقە ئایا ئەوە تەفسیرێکی کەی لۆکریان لۆی ناکرێت ئەمە عەقیدەن وایە کە ئەوە چاو بریتیە لە کاریگەری چاو لەسەر زیان گەیاندن بە شخصی بەرامبەر کەسێک ئەتوانێت لە ڕێگای چاوە ئەزیەت بە کەسی بەرامبەر بگەێنێ بیکوژێت نەخۆشیکە نیعمەتەکانی لێسەل بکات و تووشی کۆمەڵێک کاریگەری سلبی بکات لە جەستەیەن معنەویەن قەلبیەن مادیەن معنەویەن کاریگەری زۆر خراپی لەسەرەکات هەموو کەسێک چاو نەفەسی هەیە من ئێستا چاو نەفەسم هەیە بتوانم لە تۆی بدەم نا پێغەمبەری خوا فەرمێ ئەگە کەسێک لە ئێوە ئەترسا کە چاوی کاریگەری هەیە ئینسان کە چاوی کاریگەری هەیە بخۆی هەستی پێکە و هەموو کەسێک نیەتی بەڵگە علمیەکان لەسەر مەسئلەی بوونی کاریگەری چاو نەفەس ئەوانەی کە چاو نەفەسیان بەقووەتە بە کوردەکەی چاویان پیسە ئەوە شەپۆلێکی کارۆمۆگناتیزیە لە هەندێک کەسدا بەهێزە لە هەندێک کەسدا بەهێز نییە
پێغەمبەر فەرمێ ئەگەر کەسێک زانی هەستەکات چاو نەفەسی پیسە چاوی پیسە نعمەتێکی بەسەر کەسێکەوە دی با دوعای بەرەکەتی لۆ بکە کاریگەری چاوەکەی شەپۆ لە کار و مکنازەکەی کەم بکاتەوە. باشە هەرچەندە زۆربەی نیشانەکانی نەخۆشی لە مرۆڤدا دەبیندرێ ئێوە بەشی هەر زۆری بۆ چاو نەفەس دەگەڕێنەوە بەڵام حەز دەکەم بپرسم نیشانەکانی چی؟ پێش ئەوی کە وەڵامی جەناب بدەمەوە ئەمە ئەو بە بینەران و بە هەموو ئەوانە برێم کە ئینکاری ئەو بابەتێکن واللهی وباللهی وتەڵاهی چاو نەفەس حەقا ئەوەی کە باوەڕی پێ نییە سەری لە قورئان و حەدیث زۆر دەرناسیت ئەوێ بابەتەکە لۆ زۆرترین نەخۆشەکان ئێمە لە چاو نەفەسێ گەڕینەوە لەبەرەوەی کە پێغەمبەر فەرمێت زۆربەی ئومەتی من کە ئەمری پاشی قەزا و قەدەری خوای پەروەردگار بە چاو نەفەسیە نیشانەکان بە دەرەجەیەک ئەو ئینسانە ئەو نیعمەتێک کە تێیدا هەیە ئەو نیعمەتە نامینێ تووشی دڵتون دەبێ تووشی سەرێشان و پشتێشان و لاقێشانە بێ هەرچی دڵخۆشی هەیە نایمێنێ هەرچی شت هەیە لەو دنیای کە دڵی پێخۆشە دڵی پێخۆش نابێت ئارەقەیەکی زۆرەکە نووسنی بە پچڕە بێت لە ئیش و کارەکانی فەشەل دێنە هەر ئیشە کە دەستی لۆ بەیان ئیشەکە لە ئاخری تێکەچێت یان بەخۆی لێسار دەبێتەوە یان ئیشەکان بەخۆی بە قورسی ڕوات و هەروەها ئەو ئینسانە لە کەسێکی لە شساق ئەبێتە کەسێکی نەخۆش لە کەسێکی زیرەک ئەبێتە کەسێک کە خوێندن و هەرچی بوار و شەهادە هەیە لەبەر چاوی ڕەش دەبێت کەوای ئەگەر بە بۆچوونی جەنابتان و ئەوەی کە تۆ بڕوات پێیەتی یانی چاو نەفەس خەڵکی وێران کردیا خەڵکی وێران بە تاکید چاو نەفەس خەڵکی وێران کردیا. من قسم کردووە لەگەڵ چەند مامۆستایەکی ئاینی دەڵی کاکە ئەمە وانەیە قورئانی پیرۆز یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە بۆ دڵی نییە تەمانێ مە دوو سەرچاومان هەیە لە ڕووی شەرعەوە و سەرچاوەیەکی ترمان هەیە لە دەرەوەی شەرع مەسایلی طبی و علمیە و عەقلیە یەکەم اعتیماد دەکەینە سەر شەرع کە لای خواوە هاتووە لە قورئان لە هیچ شوێنێ باسی چاوەزار نەکراوە بعضی لە مامۆستایان ئیسناد دەکەنە سەر چەند ئاەتێک یەک لەوانە من شەڕی حاسدین ئیدا حەسەد ئەفەرمی من عینی حاسد ئەفەرمی من شەڕی حاسدین من حەسوودی بە تۆ ئەبم شەڕم بۆ تۆ ئەبێت ماڵت مناڵت خۆت سمعەت ناوت قسە دوونات پێ لەم شەڕت پێفرۆش شەڕە یعنی عملی شەڕە باسەکە لێرە عین نییە ئەوەی تر لە یوزدیقونەکە بئەبصارهم لەما سەمیعوا الذیکر باسی پێغەمبەر فەرمی کافرەکان چاوت تێ ئەبڕن چاوت تێ ئەبڕن وا سێرت ئەکەن خەریکە لە خشتت بەرن نەک بتخەن لە یوزدیقونەکە لە خشتت بەرن بتخەن بتکەوێنن کەوتنی هەموو شتێک بە معنە هەموو معناکەی نەک ئەوەی کە چاوی لێ بدەن بەرچاون ینی شەپۆلی موگناتیزیەکەی چاو نییە وەکو هیچ عیلاقەی نەخێر ئەو باسەکە لەوەیە ئەمانە خەڵکی سیاسی و خەڵکی ڕئیس عەشیرەت و کافر بوون و دژی پێغەمبەر بوونە کە چاوی تێبڕێ بۆی پێغەمبەر نەمێنێ و بیکوژن بۆ کوردەکەی شەهیدی کەن ئەوە بە ئاەتێ لەوێ ئاەتێکی تر ئیسلام دەگە سەرەوەی حەزەتی یعقوب کە باسی کوڕەکانێتی ئەفەرمێ کە چوونە ناو میسرەوە هەر یەکەو لە دەرگایەک بچنە ژوورەوە بۆ ئەوە بچووکە یەکەم جار بۆ واینەودی ئەوە دووەم جارە ئاەتەکە حەدەسەکە دووەم جارە کە دووەم جار ئەڕوا ئەو جا پیان ئەڵیاوکەم بۆ ئەوەی ئەزانێ عزیزی مسر ئەمان ئەناسێتەوە بۆی ئەگەر هەندێکیانی گرت هەندێکیانی تر نەگیرێ عیلاقی بۆ نییە وە مع العلم کاکامەرە لەو ئاەتە بڕۆ لە سوورەی یوسف بیخوێنەوە دوو جار باسی تەوەکولیتە هەر یعقوب خۆی باسی تەوەکولەکە کەسێ باسی تەوەکولکە بۆ باسی چاو ناکە من یەک پرسیار لە جەنابەت دەکەم ئەم بابەتەکەوەنە حەساس بێ و خلافی لەسەر بێ بۆ لە قورئان خوا بە سەریحی نایلێ لە چێ شەرمەکە کەواتە تۆ لە قورئانە نهائیەن باسی چاوەزاری تیانە گوناحە بڵێین لە قورئان تایەتی گوناحە بڵێ یعنی ئەو مامۆستایی ئاینی بڵێ چاوزار هەیە گوناحی دەگاتی بڵێ لە قورئانە باس کرا لە قورئانە باس بڵێ لە قورئانە باسی چاوەزار کرا و گوناحی ئەگا چونکە تیای نییە ئەوە حاشا لە هەموو مامۆستایەک و لە هەموو کەسێ ئەوە بوختیانە بەدەم خواوە دێنە سەر حەدیث لە حەدیثە هاتووە لە حەدیثە ئەو حەدیثانی کە باسی چاوەکات نافەرمێت چاوەزارەکە و حەدیث باسی عینەکە ابن عرب للسان العربة أفرمي أو عينيك في غمس عصنا باسكا صد معناه من مثال أبو جنابتين بو نمونة أو ساعات هذا ملايته عليهم تساوي اللي به عليهم تساوي لساعاتك به عليهم تساوي ديري بك لجير تساوي ديري إيمايا وايا أما تساوي ديري أكين همي أما قصي تساوي ناقري توا دوام من تساوم لباري خلقة تساوم لشرفي خلقة تساوم للسلطية تساوم لباري ئێستا ئەو حەدیثێکی ئەوان ئەڵێن سێ بەشی خەڵک بە ئومەتی من بە چاو ئەمرێ حەدیثێکی بۆ جەناب نێناوتەوە وا نافرێت باش ئەو حەدیثە بخوێنەوە تاوان یەک حەدیثەکە صحیح کافەرمی عین و حەق دوو کەلیمێ
ئەوەی کە عین و حەق بەس ئەوش ئەفەرمی ئەوەن تەفسیرەیە ئەگەر بۆ نمونە 175 بۆ 100 کەس لە کوردستان مردووە ئێستا بەپێی ئەو قسەیە بێ بەپێی ئەو تێگەیشتنە بێ لە حەدیسەکە ئەبێ 75 بە چاو مردبێت واناڵێ پرسیارەکە لێکم لە ئیسلامە چەند قەتڵمان هەیە ئەحکامی قەتڵ چەندێک هەیە دنیا قەتڵی عەمدمان هەیە قەتڵی نائەمدمان هەیە هەردوو قەتڵەکە حکمی خۆی نییە قەتڵی عەمد ئەبێ کابرا بکوژرێتەوە وەنیە قەتڵی نائەمد ئەبێ کابرا دیە بدە سڵحەکە و دیە ئەدە ئەگەر ئەمە قەتڵە کوانی حکمکی ئەگەر قەتڵ نییە بۆ ئەڵین بەچاوای تۆ ڕەتی دەکەیەوە من تێگەیشتنم بۆ حەدیسەکان ئەو بۆ چونێکە دەڵێ لە قورئان و لە حەدیس کە باسی چاوزار دەکا و کاریگەری چاوزار سێ بەشی ئۆمەتەکەی من بە چاوزار لە ناو دەچن ئەو سێ بەشە بە من بە عولماتێکی پێدەم ئەو سێ بەشە حەدیسەکە تێگەیشتن لە حەدیسەکە غەڵەتانە حەدیسەکە تەواوە باسە بەڵام باسەکە لە چاوەزار نییە نەخێر ئەی چیە هۆکاری ترە بە قەنەعاتی تۆ هیتلەر کە چاوی لە سوڵتە و پلۆپایە بوو چەندێک کوژرا تا ئێساکەونی لە ئەحداس ئەکوژرێ لە سووریا ملیۆنێک کوژرا ئێمە ئەوەن دەمان لێ شەهید بۆ لە کوردستان هەمووی لەوەنە بوو چاومان لە یەکتر بێت ئەو چاو لێ بوون باش حاجی کاروە ئەوەی کە من جێبیستی جەنابت دەبم لەوانەیە بەشێکی زۆر خۆم لەگەڵ خەڵق قسەم کردووە بۆ چوونەکەی لەگەڵ جەنابت نەبێ هەر لەگەڵ لە ڕێ ئەو مامۆستا بەڕێزانی کە دەڵێ چاوزار هەیە لە ڕێی قورئان و حەدیسی پێغەمبەریەوەش هاتووە هەندێک دەڵێن کاکە من بە چاوی خۆم بینیمە گوتێتی ئەو شتە جوانە یەکسەر شتەکە تێکچوو گوتیتی ئەم گەنجە قۆزە نەخۆش کەوتووە ئەو منداڵە جوانە ئێستا دەست و پێی نەماوە ئەی تەفسیراتت بۆ ئەمە چیە ئەمە بەس لە عالەمی ئێرە هەیە ئەو بەس لە عالەمی ئیسلامیەکە هەیە کە تێنەگەیشتن لە نەسی وەر قورئانمان بۆ هاتووە حەدیسمان بۆ هاتووە خوا عەقلی داوە پێمان ئاعتیماد دەکەینە سەر ئەو بابەتانە کەوانە هەمووی حاڵەتێکن ڕۆژانەش دڕوو ئەدە یعنی هەموو حادیسەیە بوو بە چاو يعني ئەکرێ من يعني بعضی ئەحداث بعضی شتی ڕوودا و بووە بڵێم وڵا ئەوە بکەمە پێشی قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیارێکی تر ئەوەیە کە حەلی ئەم بابەتەی جەنابەت ئەکا دابنێ چاوپیس هەیە من چاوپیسم پرسیارەکەم ئەوەیە بەس جوابم ئەوێ خوا منی بە چاوپیسی خەڵق کردووە يعني لەخوا ئەوە شێتەوە حاجی کاروانی بە چاوپیسی خەڵق بکە کامەرانی بە چاوپیسی خەڵق بکە و عقوبەشی بدە ئەشتم بی لە گوناحێکی گەورەیە بڵێم خوا ئینسانێکی بە چاوپیسی دروست کردو چونکە لەخوا ناوەشێتەوە خوای گەورە کل مولی دین على الفطرة بەپاچی دروستی کردو دوو ئەگەر بڵێن ئەم ئینسانە خۆی دروست کردو لە چۆ دروستی کردو بەچی بووم بە چاوپیس بەچی ئەرێ کاکە جێزەرم خوارد ئەرێ کاکە چیم خوارد بەس بزانم لێزەرم لە خۆم داوە من چ تاقەیەکم تایە سەیری مناڵەکەی تۆ بکەم تووشی گرانەتایکەم سەیری یەکێ بکەم تووشی سەرەتاین بەس پێم لێ ئەو تاقەیە چییە ئەو تاقەیە لە بینی چاوی من و ئەو گەنجە دەڵێ موگناتیزە ئەخ بەدەڵێ نییە بە عیلمەڵێ ئەمە ئیشی مەلانیە ئیشی بانخواز نییە وەک من ئەمە ئیشی عیلمە ئیشی معریفەتە ئەمە تاقەیەکی فیزیکیە فیزیک هەیە نەخێر عیلمی فیزیا مەڕە دەکاتەوە بەڵێ عیلمی طب مەڕە دەکاتەوە بەڵێ کەواتە من عیلم و قورئان و حەدیث یعنی لەگەڵ عەقل و عیلمە یەکە گرێتەوە کە کاتێک لەگەڵ خلاف دەرچوو ئەبێ من تێگەیشتنم بۆ حەدیسەکە غەڵەتە نەک حەدیسەکە ئەڵێن لە هینا هەیە لە فقه هەیە ئەوەی کە چای بیست بوو سجنێکی باشە تۆ توزانیەوە چای بیست بابەتێکی غەیبیە نەفەحست پێیە وایە نەفەحسی خوێنی ئەەکەی نە عیلمیان بۆت سەلماوە چۆن ئەی سەپێنی کابرایەک چاوی پیسە خسووتە سجنەوە مامۆستا تۆ لە نەوەتەکانەوە کتێبێکت هەیە لەسەر پاراسایکۆلۆژی لەسەر حاسەی شەشەم پێم بڵێ بۆ چوونی تۆ چییە لەسەر چاوزار علم دەڵێ چاوزار هەیە یاخود لە ڕووی زانستیەوە چاوزاریان بۆ مانە ئەوەی خۆمان چاوپیس هیچ ئەساسێکی بناغەیەکی زانستی نییە هیچ شتێک نەسەلمێنراوە نەسلمێندا لە ڕووی زانستیەوە یان لە تاقیقەکانەوە یان هەتاوەکو ئەو زانستی ئێستا کە ئێمە پێڵێن زیرەکی دەستکرد نەسەلمێنراوە کە چاوپیسی هەیە یاخود چاوزار هەیە یان کەسێک بڵێەوە چاوی لێدام شتێکم بەسەر هاتیان لە ناکاو شتێکی بەسەر دێ دەرێ ئەمن ئەوەم بەکارهێنا بەڵام شرۆڤەی ئەوەی کراوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی دەرونی شرۆڤە کراوە ئەو کەسانێک کە ئیرادیان لاوازە ئەو کەسەی دایە من وەسواسی قەهریان هەیە ئەو کەسەی توخوا ببوورە ینی ئەو خاڵە زۆر گرینگە ئەو کەسانی کە ئیرادەیان لاوەز ئەو کەسانی کە ئیرادەیان لاواز لاوەز باوەڕیان بە خوڕافات هەیە باوەڕیان بە شتەکانی
وەهم و نوشتە و شتی تر هەیە و ئەو کەسانی وەسواسی قەهریان هەیە ئەوانە زیاتر ڕوبەڕووی ئەوە دەبنەوە کە بڵێ وڵای چاو کاری تێکردم یان چاوی پیس لێدام یان ئەو کابرایە قسێکی کرد هەموو شتەکانم لێ تێک چوو یان زەرەرم کرد. یعنی ئەمە مامۆستا دەگرێتەوە سەر وەهمی لا شعوری ئەو ئینسانە نەوەک لە ڕووی زانستیەوە هیچ شتێک نەسەلمێنراوە نە چاوپیسی هەیە نە چاوزار هەیە و نە کەسێک بڵێ وڵات چاوی لێدامیان چاوی بەرامبەرەوە زانست وانال ببینن بەڕێزانم زانست ئەو بابەتە ڕەت دەکاتەوە دەڵێ بە حکمی چاو بە لیزەری چاوەکو هەندێک کەس باسی لێوە دەکا زیان بە مرۆڤ بە بەرامبەر ناگەینی بەڵام باس دەوە دەکرێت مامۆستا ژیان یعنی باس دەوە دەکرێت لە ئەساس لیزەری چاو موگناتیزی چاو ئەوەندە بەهێزە مرۆڤ بکوژێ نەخۆشی بێخێ لە ماڵی بکەوێن برسی بکە پێنی بکە بێتاقەتی بکە یعنی ئەمانە لەوانەیە هەندێک نمونە هەبێ هەندێک خەڵک نمونە هەبێ بڵێ من بەسرم هاتووە شتێک سیارێکم هەبووە یان شتێکی جوانم هەبووە کەسێک چاوزاری لێداوم ئەوە تەنها لە وەهمی خۆیدا هەیە بەڵام ئەوەی کە تۆ باسی دەکەی لە ڕووی زانستیەوە زۆر جار هەیە لە زۆر کۆنەوە لە ساڵی 60ەکانەوە لە مخابراتی دەوڵەتە زلهێزەکانەوە ئەوانە تاقی کراوەتەوە ئەوانەی یۆگا دەکەن تەمارین یۆگا دەکەن ئەوانەی تەمرین لەسەر هەستیاری شەشەم دەکەن ئەوانەی تەمرین لەسەر کۆمەڵێ عەقلی باتن دەکەن ینی زەکای عەقلی باتندا دەکەنەوە بە حکمی ئەوەی هەموو ئینسانەکانەوە شەپۆڵێکی کارۆمەغناتیسیان هەیە من و تۆ ئەوانش هەیەە جا تەمرین لەسەرەوە دەکەن ئەو بە قەوەتر دەبێت ئەو شەپۆلە کە هەرۆمەغناتیسانە چکە ئینسان کۆمەڵێ شەپۆلە کۆمەڵێ پلەی گەرماییە ئەوەشان بۆ سەلماندووە کاتێک کە مار چاوی نابینێت بەڵام مرۆڤ بە تەنیشتیدا ڕەتە بێ هەستی پێدەکات بەهۆی ئەو شەپۆلە گەرمایە کە ئینسان دەری دەدات زۆر مرۆڤ دەکوژێ ئەو شەپۆڵی تۆ باسی ئەمە ناکوژێ مرۆڤەوە ناکوژێ نەخۆشی دێخێت نەخۆشی دێخە و نەشتیوان سەر ئێشە ڕەنگە تاسی لە بکە خەواندنی موغناتیسی هەبوو کاتی خۆی بەکاریان دێنە بۆ ئەو کەسانەی دەیان خەوان لەگە عەقلی باتن قسەیان دەکرد ئەو تەجروبانە کراوە ئێساش بەردەوام ئەو تەجروبانە دەکرێت لە مختبەرە گەورەکانی دەوڵەتانەوە بۆ نمونە کەسێک ئەو شەپۆلەی بەقەوەتە کە پێڵەن شەپۆلی چاوی سێم یان شەپۆلی موغناتیسی کار لە کەسێک دەکات لە منداڵێک دەکات دەیخەوێنن کاتێک کە دەیخەوێنن لەگە عەقلی باتن قسەی دەکەنەوە ئەوەی لە عەقلی باتن هەیە ئاشکرای دەکات ئەو وەختی خۆی بۆ هەواڵگری بەکاردەهات بۆی ئەترافکردن بەڵام ئەوە ناچێتە قالبی چاوپیسی بەس ناچێتە ناو قالبی چاوپیسی تەنها زانستێکە کە پێی دەوترێت زانستی پاراسایکۆلۆجی نەپەیوەندی بەشکانی ئۆتۆمبیل و مردن و نەخۆشکەوتن هەیە نەپەیوەندیشی بەوە هەیە دوو دڵ لە بەرچاوی یەکتر ڕەش بن دوو برادر لە بەرچاوی یەکتر ڕەش بن یان دوو کەس بە یەکتر بگەنن هیچ پەیوەندی بەوە نیە و هیچ شتێکی زانستی نییە.